سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. چالاکێکی تەبلیغی بە بۆنێ ڕۆژی جیهانی خەبات دژ بە تند و تیژی دژ بە ژنان لە شاری سنا، بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی زانیار ئەڵامرادی لە شاری سنا، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە، دەست بەسەرکرانی کوورش حسەینی بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی و لە سێدارەدانی حەو بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. چالاکێکی تەبلیغی بە بۆنەی ڕۆژی جیهانی خەبات دژ بە تند و تیژی دژ بە ژنان لە شاری سنە. ئەمڕۆ سێشەممە 4 سەرماوەزی 1404 هەتاوی خەڵکی ئازادیخوازی شاری سنە لە چەند چالاکێکی تەبلیغی لە ڕۆژی 25 نۆڤامبردا ئێدانەی تند و تیژی دژ بە ژنان لە ئێرانیان و جیهانیان کرد. بەپێی راپۆرتەکان، چالاکوانانی شاری سنە بە بڵاوکردنەوەی تراکتی شۆڕشی ژن ژیان ئازادی، کۆتایی دەورەی تند و تیژی دژ بە ژنانە، ئازادی دەست بەجێ بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەڵوەشاندنەوەی حوکمی سێدارەی هەموو بەندکراوان دژ بە تند و تیژی دژ بە ژنان لە ئێران و کوردستان و هەروەها گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر چالاکانی سیاسی و مەدەنی ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری پشتیوانی خەڵکی ئازادیخواز لە ئەو هەڵمەتە بوون. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕێزگرتن لە یادی زانیار ئەڵامرادی لە شاری سنە. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی زانیار ئەڵامرادی لە گیانبەخکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی بە بەرپایی مەراسمێک لەسەر گوڵکۆی ئەو ئازیزە یاد و ناویان بەرز ڕاگرت. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، بنەماڵەی ئەو گیانبەخکردووە هاوکات لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادیخوازی شاری سنە بە دانانی گوڵی سوور و وێنەی کۆمەڵێک لە گیانبەخکردوانی دیکەی شۆڕشی ژینە لەسەر گوڵکۆی ئەو قارەمانە پەیمانیان لەگەڵ نوێ کردەوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری بانە. بەپێی راپۆرتەکان، محەممەد ڕەشید زادە شارومەندی خەڵکی شاری بانە سەرەڕای تێپەڕبوونی 12 ڕۆژ لەسەر دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبرا ڕۆژی چوارشەمە 21 خەزەڵوەری 1404 هەتاوی لە جادەی پیرانشار مەهاباد لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و ڕەوانێ گرتوخانەکانی ئەو ناوەندە لە شاری ورمێکرا. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو بەندکراوە زانیاریەک لە بەردەستانیە. خراپی دۆخی تەندروستی زەینەب جەلالیان لە زیندانی ناوەندی یەست. بەپێی راپۆرتەکان، زەینەب جەلالیان تەنیا ژنی مەحکوم بە زیندانی هەتاهەتایی لە ئێران سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەو بەندکراوە بەهۆی توشبوونی بە نەخۆشی و کوشاری ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ئێران و دەرەوە لەلایەن بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە زیندانی ناوەندی یەزدەوە مانگی ڕەزبەری ئەمساڵ ڕەوانەی ناوەندێکی دەرمانی دەرەوەی زیندان کراوە و نەشتەرگەندی بۆ ئەنجام درراوە. شایانی باسە ئەو هاوڵاتیە بە تەنیا پاش تێپەڕبوونی 24 کاتژمێر لە نەشتەرگەریەکەی دیسان بۆ زیندان ڕاگوێزراوە و ئێستا دۆخی تەندروستی لە خراپیدایە. بەپێی هەواڵی گەیشت و برینەکانی جەستەی ناوبراو بۆ ماوەی چەند ڕۆژێکە خوێنڕێژی هەیە و کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و بەندکراوی سیاسی ئاگادار نیگەرانی خۆیان سەبارەت بە تەندروستی ئەو هاوڵاتیە دەربڕیە. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانشینکراوانی تامین ئیجتیماعی لە شاری شووش. ئەمڕۆ سێشەممە 4 سەرماوەزی 1404 هەتاوی کۆمەڵێک لە خانشینکراوانی تامین ئیجتیماعی شاری شووش دژ بە وەدینە هاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکانی ڕژیم لەسەر خانشینکراوانی ناڕازی، بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە ژیان و مەعیشەتی خانشینکراوان و هەروەها ئازادی دەستبەجێ بەندکراوانی سیاسی و عەقیدەتی بوون. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. ڕۆژی سێشەممە 4 سەرماوەز
بەندکراوانی ڕاگیرا و لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراواندا مانیان لە خواردن گرت. بەپێی راپۆرتەکان زیندانیانی بەشداربووی هەڵمەتی سێشەمەکانی نابوو سێدارە لە هەفتەی 96 ئەو هەڵمەتەدا بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی کوژانەوەی دەنگی ناڕەزایەتی خەڵک لە ئێران بە ڕێژەیەکی بەرچاو ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوانی بەرز کردووەتەوە و خوازیاری ئازادی دەستبەجێ بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان بوون. دەست بەسەرکرانی کوورش حسەینی بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی. ڕۆژی ڕابردوو کوورش حسەینی نۆکیشی مەسیحی خەڵکی وڵاتی ئەفغانستان و دانیشتووی شاری کەرەج بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر کرا. ناوبرا و ڕێکەوتی 20 سەرماوەزی ساڵی 1402 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتەوە دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی لێپرسینەوە لە گرتوخانەکانی ئەو ناوەندا بەدانانی بارمتەی 2 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کرا. دواتر ئەو بەندکراوە تەمەن 57 ساڵە کە بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵە ژیانی لە ئێران تێپەڕ دەکات لەلایەن لەقی دووهەمی دادگای انقلابی شەهریارەوە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 2 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنرا. دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە سێدارە دران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 3 بەندکراو بە ناوەکانی مەحموود عەلی سوڵتان ئابادی، موسا گوڵپایەگانی و پەیمان عەلیزادە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قوم، سمنان و بەندەر عەباس ئیعدام کراون. هەروەها 4 بەندکراوی دیکە بە ناوەکانی محەممەد نازمی، ئەیوب زەیدی، محەممەد تاجیک و ساسان میساقی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی سپیداری ئەهواز، تەورێز، تایباد و یاسووج لە سێدارە دراون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.